سڵاو بینەرانی ئازیز گەڕاینەوە بە بەرنمەیەکی نوێی مایکە سوورەکە کۆمەڵێک پرسیار و خەڵاتی زۆر تایبەتم پێ دەچم دەپرسم بزانم کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان بن با بڕۆین. سڵاو لێبێ باشی خاتم گیان سپاس دەکەم نای بەڕێزە زەنوێر یعنی چی و ناو خۆشە یعنی سەوزای بار سەوزای بار حەز لە بەهارە زۆر زیاتر حەز لە چ وەرزێکە بەهار زستان وەک منیش ڕقم لە وەرزەکانی ترە ساردی خۆشە هاوین و پایی زۆر ناخۆشە بەس بەهار و زستان زۆر خۆشە فەس بە زستان خۆشە وایە وەڵڵا ڕاستەکەی لە شستاق بێ بەچێ سەرقاڵی زەنوێرخان وڵا ئیش و کار ئیش و کار بازار باشە حەمدلله باشە و خراپە و لەگەڵ کڕیارەکان تا بەینتان چۆنە ڕووخۆشی لەگەڵیانە حەمدلله مەجبوری ڕووخۆشە ئەگەر ڕووخۆش نەبیشتە لێ ناکڕن تارێ وڵە دوای دەرن گرژمۆنی نایکڕن ڕاستەکەی دێ لە شستاق بێ سپاسگیان لەگەڵ فامیلی مۆڵە پێ چۆنە خۆشە حەمدلله عیبینە خۆشە شوێنێکی خێزانیە چونکە بەپێوەی لێرە زۆرتر برادەر و شتت هەیە ئەکید ئێرەم پێ خۆش برادەر زۆرە لێرە الحمدلله لە کاتی ڕێستەکانە چیەکەن چون پیاساکەن شتەکڕن نانەخۆن ئەکید ناخواردنەکانمان زۆر بێکات پێکەوە یان لەوە بچونە دەرێک دانیشتێک بپێکەوەن ماشەڵڵا جسم و باڵا و ڕێکە دیارە زۆر ئاگاو لە خۆتەوە لە تەندروستیدا لە خواردنتە لەگەڵ فاسفودێک توانی چەندی دەتوێت دایتش بکەی بەس نازانم پێڕەناگەی ڕاستەکەی لە شتان ساک بێ مویمەوەیە لە ساغ و تەندروست باش زەنوێرخان پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵک شتێکی خۆشم پێشکەش بکە بەسەراتێکی خۆش لە کاتی کارکردنا لەگەڵ مشتریە کە شتێکە ها زۆر زۆر پێکەنی ناوی بێ بەسەرە هات بەبیری نەچێتەوە بخوای ئەگەر شعرێکی گوتکە بەسێژ نازانم زۆر عاشقانەیە پێویست ناکەبیڵ نەبیرە دیارە عاشقی شعرێکی شعرێکی نۆژین نەوزادی لە بیرمە زۆر چاکە فەرموو ئەویان بڕۆ من بەخوام سپاردی بڕۆ بی بە نیگاکانت دڕەخێکت بەخوا ئەڵێم بە نەفرت بێ جوانیەکانت شکاندت خراپ شکاندت دڵی سادە و مناڵاسام دەستە خۆش بێ قوربانی سپاس تەواویکە بیرێکەوتەوە دڕەخەکەت بەخوا ئەڵێم بە نەفرت بێ جوانیەکانت دەستە خۆش بێ ئەو بە کێڵی دڵڕقیەکانە کێ دڵڕقی لە هەموو ئەوەی دڵشکانی جا زۆر زۆر ئەبێ ئاگامان لە زمانمان بێجاری وا هەیە یعنی دوو برادر دوو دراوسێ بەیەکەوە یعنی بە قسەیەکیش بێ دڵی بەرامبەرەکە یشکێنێ جا من چکە پیجم هەیە ئەکاونتی خۆم سپاس دەکەم اینجا کۆمنت هەنێک زۆر زۆر کەمە بەڵام بۆم ئەنووسن زیاتریش هاوڕەگەزی خۆمانن ئافرەتن بەداخەوە قسەی ناشرین ئەنووسن دەباتی پشتگیریەکەین بەڵێ توانشەکە ناتوان شتێکی توانش وایە اینجا بە شتێک دڵی یەکتری نشکێن من یەک جواب ئەیەمەوە هەم بۆ ئافرەتەکانیش هەم بۆ پیاوەکانیش تەنهاڵم حەسبی الله و نعم الوەکیل حواڵی لێ خۆی ئافرین حواڵی لێ خۆیەکەم با لەوێ خۆی گەورە لێ پرسێتەوە ئافرین ئەوە باشترە وەک لێ بچی مناقەشە بکەیت و ئەوە پێ وایە دەستە خۆش بێ پرسیارێک لێکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات کۆنترین پایتەخت لە جیهاندا چ پایتەختێکە چ شارێکە پێت ئەڵەم اختیارەکان پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات چکە شعرێکی زۆر خۆشی پێشکەش کردە باشە دیمەشق ڤاتیکان لەندەن کۆنترین ئافرین زۆر زیرێکی لەگەڵ زانیاریشتا باشی دیارە لە شستاق بێ دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاست بوو بێتە خاوەن خەڵات سپاسگیان خەڵاتی ئێمە بۆ بەڕێزە ماشەڵڵا پێست زۆر جوانە دیارەشتی زۆر باشی بۆ بەکارێنی ئەوە بابەتی براندی ئێڤرۆشەیە براندی ئێڤرۆشەیەکێکە لە براندە زۆر زۆر باشەکان کە بابەتی پێست و مکیاج و هەموو شتێکیان هەیە میکاپ ئەتوانی سەردانیان کەیت و ئەوانش بەکار بهێنە ئیشەڵڵا سوودی لێ سپاس گیانەکە من زیاتر کاتێکی خۆش سپاس بۆ بەشداریت خوال لەگەڵ سپاسیان خواحافیز سپاس ئەو خاتونە جوانە توانی ببێتە خاوەن خەڵات و شتێکی زۆر خۆشی پێشکەش کردم شعرێکی زۆر خۆشی پێشکەش کردم ئێوەش وەرن سەردانکەن وەڵامی پرسیارەکانم بنەوە و منیش خەڵاتان پێدەدەم بەو هیوایی زۆرترین کەس بتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان بن با بڕێم زان کێتر دەتوانێت بێتە خاوەن خەڵات
خۆتان لێبێ باشی خۆش بیاخ سەلام ناوی بەڕێزە ئاکۆ کاک ئاکۆ کاک ئاکۆ چیە ئەو کێیە لەگەڵ براتە ئەی بۆچی نایەتە لاتەوە برا لە پشت برا بێ مەگەر قەزا لای خوارەوە دێ سڵاو لێبێ ناوی بەڕێزە کاک ئاری کاگاری و کاگاکۆ هەرە دوو برایانیان برای تریشتانەیە ناوی چی ئەو ئاسۆ ماشەڵڵا ئاکۆ ئاسۆ و ئاری و تەمەەن درێژ بن ئینشەڵڵا بەچیەوە سەرقاڵن وەڵار کار و کاسبی خۆ بازار چۆنە باشە لە خوای بەزیاد چ کارێک دەکەن بەچیەوە سەرقاڵن کرێنمان هەیە تادانۆ بەڵێ ئیشەکەتان قورس نییە بەرێوەڵا بەس دەی لە شتان ساغ بێ ژیانە هەر یەکە بەکاری ئەگەر هەمومان دکتۆر بین نابێ هەمومان مامۆستابین نابێ لە شتان ساغ بێ کاکە شەر و کاراکە دەی لە شتان ساغ بێ یعنی بە ڕۆژە هەر بە یەکەون بەڵێ شتێکی خۆشم بۆ باسکەن کە لە کاتی کارکردنا بە سەرتان هاتبێ تووڕەت ناکە لە کاتی ئیشکردنا بۆ نمونە تۆ شتێکی پێ بڵێ ئەو شتێکی ترکایان لێ زوو تووڕەمەکەن شتێکی خۆشمان بۆ باسکە دەی بزانین چی قەوماوە لە کاتی ئیشکردنا لەو دەمە هیچم لەوینی باشە پرسیارێکتان لێ یەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات نەشتان زانی بە شتێکی خۆشم بۆ باسکەن باشە لەگەڵ پرسیار وەڵامە چۆنن خوای باش باشن زۆر چاکە پرسیارەکەمان ئەوەیە کۆنترین پایتەخت لە جیهاندا چ پایتەختێکە کۆنترین پایتەخت لە جیهاندا لە چ شارێکە تۆ دەڵێ میسر ئەی تۆ دەڵێ چی کاگاکۆ مام سر نا ئەو توێتی میسر تۆ شتێکی ترم بێ پایتەخت بەڵێ کۆنترین پایتەخت چ شارێکە و پایتەختی چ وڵاتێکە وڵای نازانم میسر نییە میسرەکە نییە بیگۆڕن هەر وڵاتێکی عەرەبیە عەرەبیە بەڵێ ئەو بۆشم ئاسان کردنە هاچۆن بۆیان ئاستانەکەم اختیار و پێیان ئەڵێم بیگۆڕە و بۆیان نزیکەکە مۆڵم عەرەبیەکانە و شارە عەرەبیەکانەوە ئیتر چیتانەوێت لەوە زیاتر نزیکیشە لێمانەوە نزیکە سودانیە عربية بەڵێ مەغرب تۆ دەڵێ مەغریب تۆ شەرڵی مەغریب بەداخەوە سووریا تازە دوو وەڵامم لێ وەرگرتن سووریا سووریاش نییە سودان باشێکی تریش بڵێ یاڵە دەیویڵێ وەڵا بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو نەتانزانین بەس شتێکی خۆشم پێشکەشکن وتان شتێکی خۆشتان پێشکەشەکەم کاتی کارکردن شتێکی خۆش ڕووی دابێ ئێستاش بیرتان کێتە پێی پێ بکەنن زۆر ئەو شتە ڕۆئەیە وڵی شتمان زۆر بەسەراتەوە بەس لەو دەمە باشە دەستان خۆش بێ سپاس بۆ بەشداریدان کاتێکی خۆش خواتان لەگەڵ ئەو بەڕێزانە زۆر بۆشم ئاسانکردن وەڵامەکە نەیانزانی دەچم دەپرسم بزانم کێ دەتوانێت وەڵامەکە بزانێت و ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵ مامن با بڕۆین. کاکزانە و لەگەڵ کێ قسە دەکرد کاکزانە؟ لەگە هاوڕێکم داشە خستەوە بەسەری هاوڕێکەت زۆر خۆشەوێ؟ زۆریش دایم بە یەکەوەن؟ بەڵێ دەی باشە تەمەەن درێژ بن خەڵکی پێی کاکزانە؟ خۆش ناوم خۆش ناوی بەڵێ زۆر چاکە لە شستاق بە چی و سەرقاڵی چ کارێک دەکەی؟ ساق تەکسیمە ساق تەکسی کارەکەتان قورس نییە؟ بەرە وەڵا قورسە بەس تاکەی بەس هەر کەسێ حەزی بۆ کارەکەی خۆی هەبێ ئاسانە لە لای وایە؟ بالضبط دەی لە شان ساق بێ چۆن هاتووی بۆ فامیلی مۆڵ؟ بە خودای بڕێک ئیشمەیە ئیشی چی دەیە؟ هاتووی شت بکڕی؟ زیاتر حەزەکە چی بکڕی بۆ خۆت جل؟ بۆن عەتر حتمما جل و بۆن زیاتر نییە بالضبط چاکە لە شستاق بێ پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە؟ هەدێکە نەزانی ناوی ئەگەر نەزانی بە شتێکی خۆشم پێشکەشکەی ئەوەی ناتان بە سەرهادێکی خۆش ڕۆژانە تۆ ئیشی تەکسیەکەی بالضبط شتی زۆر خۆشی تووشە بێ حتمما شتی خۆش و ناخۆشیش بەڵام شتێکی خۆشمان بۆ باسکە ئێمە باشە؟ هیچ بیرە؟ حتمما دە شتێکمان بۆ باسکە اینجا پرسیارەکە لێکم لەگەر هاوڕێیەکەم دەچین بۆ سەرکار لە دوو ڕێی جیاواز لە دوو ڕێی جیاواز کە من بەویم گوت بەو لای داوەرە
بەجێ منێ نەکرد کەتە ناو قەربارغنی و سعات و بەڵێ ئەوە دای من هاوڕێ بەجێ هاوڕێنەکە زەرەر دەکات وایە ڕاستەکەی دەستە خۆش بێ سوپاس بۆ زانیاریەکەت پرسیارەکەی ئێمە ئەوەیە ناوی گیاندارێکمان پێ بڵێ لە تەمەنی 22 مانگیدا کێشی دەگاتە 20 تەن ئاسانکاری شتێکمان پێ بڵێ ئەگەر غەڵەت بوو پێتەڵم بیگۆڕە 22 تۆن بەڵێ فیل نییە نا بیگۆڕە کێرکەدان نا بەداخەوە وەڵامەکە ڕاست نەبوو سوپاس بۆ بەشداری دەستە خۆش بێ سوپاس بە وتە بکەت باشە دەستە خۆش بە سوپاس سڵاو لێبێ باشی نای بەڕێزە محمد کاک محەممەد بەچی و سەرقاڵی والله شي حلاقي شی حەلاقی ئیش و کار چۆنە باش الحمد لله کە کەسێک بۆ دوکانەکە داوای ئیشی تۆگەیان ئەوانەی تر والله زيادة. هركسو مشتري خويه يعني يعني مشتریەکانتان جیاوازن بلى هەر کەسە و هركسو مشتري خويه زۆر چاکە لەش ساق بێ ڕۆژانە چەند کەس بەڕێیەکەن زۆر قەرەواڵخە والله یان باشا بەپی وسطة بۆنە وەرزەکان یان بەپی بۆنەکان والله بونا كان زيادة راستي ئەیە شەوانی چێژن تاکەێمێنەوە والله تا بەیانی بێنەوە بياني دمينينو بياني ئەی خەویان نایە خۆتان خەوتان نایە برا والله بس دقي روجك وايا خرجك ديت علاق خوي جوان دقالة برا ويا باشە بۆچی هەمووی ئێخاتە ئەو شەو بعد دوو ڕۆژ پێشەوە بێ آخر ده نيو كش قدر كده دەی زۆر چاکە یاخوا دایم دڵخۆش بن و کەشخە بن و جوان بن و سپاس دەکەم چۆن هاتوویتە فامیلی مۆڵ والله شو دري جوزستان وتنبا بياسك هەر بۆ دانیشتن ناتوو یان بۆ شتکڕین یان بۆ ناخواردن بوش تكرين زيادة زۆر چاکە زیاتر حەز لە چێ بیکڕین والله اشياء مال خوارني بياني انا وشتانا زۆر چاکە هاوسەرگیریت کردووە بەڵێ زۆر چاکە خوا لێکتان نەکە ئەشیای ماڵێ ینی حەز لە شتکڕینە بۆ ماڵەوە ار والله وەکو چی یعنی وەکو تحفیات یان خواردن و شت مەبەستە چی بوو خوارني بياني انا هاتم بني رشتي واو ماستو لي رشتي باشي زۆر چاکە بەخێر فامیلی مۆڵە بەلاوە خۆشە ار والله خوش حيبيني زۆر چاکە بەخێر بێ سەرچاو پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باش پانترین ڕووبار لە جیهاندا چ ڕووبارێکە سێ اختیار تێمێ ئەمەزۆن نیل دەریای ناوەڕاست امازون ئەمەزۆن بله دڵنیایە لە وەڵامەکەی دڵنیایە عصانه بسيارة زۆر زیرەکە ماشەڵڵا واجب سباس دەمەندرێژبی لەش ساقبی دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستە خەڵاتێکمان پێ بدەن فەرموو ئەوە خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکەی بۆ بەڕێزێ دەست خۆش بێتوانیت خەڵاتەکە ببیتەوە وەڵامەکە بزانیت شتێکمان پێشکەش ناکەی مخوايز نازم شتێکی خۆش بەسەراتێکی خۆش لە کاتی کارکردن تۆ ئەڵێ دەلاکم زای چەند شتی خۆش ڕوئەیە مخوايز من بيرنيا هیچ بیر نییە نعم بخدا باشە دەست خۆش بێ سوپاس بۆ بەشداری بخير بن بەرنامەکانی ئێمەت بینیوە بله مایکە سوورەکە مايكا سورك قصة خطرة خەتەر بۆ خەتەر ئەو ئێستا من لەگەڵ تۆ دانیشتم هیچ ڕوویە نا والله هي نازاني قصة بكا شتي واحد یعنی غەڵەتەکەن لە منەوە لا نییە والله لا يونيا وایە راست دەستە خۆش بێ بەخێر لە بن ساق بێ سەرچاو. سوپاس بۆ بەشداری سپاس، کاتێکی بەخێر. خۆش خوارد لەگە ئەو کاکەیە وەڵامی پرسیارەکەمانی زانی توانی ببێتە خاوەن خەڵات ئێوەش وەرن سەردانی فامیلی مۆڵکەن وەڵامی پرسیارەکانم بنە و دەبنە خاوەن خەڵات با بڕێن زان کێتر دەتوانێت بێتە خاوەن خەڵات لەگەڵمان بن. سڵاو لێبێ سلامت بی باشی سلامت بی نای بەڕێزە یوسف کاک یوسف ماشەڵات ڕوو خۆشە کاک یوسف سلامت معنی زور ئەوە نانیشتە خواریان بله تەواو نانا ولا طاب خلاص باشە ئافرەت دەبێ سلامت چۆن هاتە فامیلی مۆڵ والله هاتوم بو سينما بۆ سینەما بله دیارە زۆر سێری فیلمەکەی والله عنده جاري يعني حەزە بە چ جۆرێکە فیلمەکان والله اكشن ئەکشن بله باشە لە مانگێکای چەند جارەیە بۆ سیرکردنی فیلم والله دو جار جارێ دوو جار زۆر چاکە بله بەچیە سەرقاڵی ڕۆژانە شلون يعني چ کارێک دەکەی ها والله إشي تجارتكم
اشياء سعرها فروش زور شاكا اشياء سعرها يعني خود عم بهرزاني هي انه ترخوانك مشتو شي حادثه مصاب قمر عندك بشيري تولك سلامت ليش تنصاف يا اخو برسارك اللي دا كم والله ما كزاني نبي تخاون خلاص زورتين هرم لشغلاتك اختيار تيمه السودان مصر هرم بلا ايه السودان إيه؟ مصر اردن السودان مصر اردن بلا مصر بيقورا كم خوش بيبي تخاون خلاص السودان السودان ابي السودان بس خوش والله ما كان راس زاني تمام زاني اريد باشا والله يعني باشا لا عندك وكيو هو بيت كرفيان ودي تانشي لا والله دي باشا ليش والله الصعب باش تيجي خوش مبيشكش كا يوسف شلون يعني بس هاتيكي خوش نكتك والله هيك من مشي داني بوقتها السفر وش تزورك ببوني كاروا بلى اي لك ناوتاريا لمطارة جون تاولي بزر نبوة والله جاري لترانزيتا ترانزيتم سينزا ساعات هو بلا والله جا هني نخرج مسلم ايشا بلا ترانزيتا كم سينزا ساعات بولا قطر يعني بس وتم سلم ديشي بس وامود هيك منود زيادة اللوا دور رجع من على قطر بجي هشتوا حتى تشو جنطة كم تشو هاتو وهولير او وهمي اللي معه يعني بس وتم سلم ايش جماعتنا جماعتنا مطار إجا أوها بوبوني وبو جنطة كم بزر اوه بس بدها خوش تزور مهم شي تيابو لا والله يجي كبر أنا والله قيلا نجلو بري مشكلة بس تقريبا تبتبين لا والله لا اشتيواتي زور شاكا دست خوش بك يوسف زور خوش حال بوين سبازو باش داري كنا تو برنامج كان يا مدبيني كا يوسف ما كسورك قناتك أنا كنالي ديما ما كسورك انا بيستوا أنا بيستوا بيشتري تاكا كسنة بيستوا إن شاء الله باش دست خوش بك خلاتك ما بيبن فرمو أو خلاتي إمي بو برزت وهي سودي لبنيني سباس تاكم كاتيكي خوش وخالك زور سباس كا يوسف تواني ببيت خاون خلات إيوش سرداني فاميلي مول كنورن بولاي من برسيارتان ليدكم دتوانن والله ما كم بنو دبنا خاون خلات بابروين زين كيتر دتواني ببيت خاون خلات لقوا ما توني بخوا زور مسيطرة ما توني باشوي باشي نايب الرزة يوسف كا يوسف ما شاء الله امشوا كا يوسف ما زور بقصة يعني لقلاك فينا مش يعني بجرأة ما شاء الله باشا بس يوسف قال كا يوسف والله ايش مار إيشي ايش مار إيش شو مال عارف شو والله. إيش دكي عقارات عقارات بله صار شلونك والله شو قد فروشي خانودة فروشي اشتشوا خاني شقار ايه ايه استفادك باشا ما شاء الله هذيكو هذا باشا ديار بيوي ما شاء الله دولة من ديارة كلنا والله كردين فقيري حالي قال لك الله قال حاسه كم بيب كان ويقصانا انا ما خوشه شلون هاجي بفاميلي مال دنك تي خوشه الله محسه كم بيب كان يلا دنك خوشه ادري مزعكه خوشه وزعك خوشه عادي شلون هاجي بفاميلي مال والله لقى بياسو برادر واشتغل لقى برادرك كو برادرك زونه وين كاكا فقير حاله شرميتك كورب وانا قبو كوربي كاكا بولا حزلي كوربي بالاخوه لاش صاغبم نفس صاحب ان شاء الله درت ناشين ان شاء الله سباستكم ايش تك خوش ما بو باسكلك هاتي اشكرنا تشيد بسر هاتوا والله لقوا باراني ايه اسمان بسر ذا هاد نخوشي واشتغل هاد نخوش هاري ولا شتي خوش نخوشي مناوي من شتي خوش ما باسكا بيب كانين ضل ما خوش به او انا ما خمخور او انا ما خمخور بردي كل شو انا مو كسر بيب كان خيمه وني هالبيب كان ايمي جوني برنامج انا مدانا بس بو بيب كان ضل خوش به شتي خوش باسكين به كون كم بو بغيرنا نكتب بجرمه دي يلا والله هي مسألة عربي ام عربي لا نكتب باشتر يعني بعربي نكتب له بجرمه وخوش اخرنا بابا ما كردي معنا عربي ما لا هذا كان ما ما عربي ما بعربي ضرب واشكرا بابا شو نقول ما قارب هذا زمان لا تشتكي خوش ما بس كاتي كار كردنا ها بيرتك دو بيكانينيا والله يسه عندي رجلك للرجال ايه مسيحي كم باير بلا باش ما مسلقاي سرقال بناوي نازانكو ياسين مش تشوابه بلا فقلت مدري اشتري صورة لقرآن سيا تماشا كردم قلت له مدري اشتري صورة لقرآن قلت يا مسيحي ما ايه ولا دفترك هر قلت
لترساي دام قلت لبرده خيناك باش لەش ساق بێ سپاس هەر لە خۆشیابی پرسیارێک لێکم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات لەگەڵ پرسیار وەڵامە چۆنی بلا باش باشی زیرەکی يعني ئیشی ئەقاراتێک یعنی زیرەکی داجوي سيارة كتسيا پرسیارەکەمان کام سوورەت مادەم تۆ پرسیاری سوورەتی قورئانێک ئێمەش پرسیاری سوورەتی قورئانە لێگەین باشە کام سوورەتی قورئان شەیتان دەگرێنێت والله يدم زاني زای ئەو پرسیاری قورئانی کردووە لا لەو برا مەسیحیەمان ئێمەش پرسیاری قورئانی هو مسيحي ما مسلمان ناڵم لەو برا مەسیحی کردووە تۆ کردوتە تۆ ناڵێ برایەکی مەسیحی بوو ناڵم تۆ مەسیحی تۆ مسلمانی ما بزانم ياسين غلطنا نا اختیار تێمێ باشە باش اختيارك كتسيا با ببینی بە خاوەن خەڵات چش لەو زەرێرەش دەی گاڵتاکەم پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات سوورەتی سوجدە سوورەتی واقعە واقعية سوورەتی ڕەحمان رحمن ئەو حەد هێشتا اختیارەکانم تاوا نەکردبوو يعني سارة چۆن شتی وابێ شاني الغاشة ئەمە لە قۆپیا نەماوە ئەمە ئەوێ بمکڕێتەوە شاني باشا بدري بەدڵی تۆ واقعة وەڵامە ڕاستەکەمان پێ بڵێ سوجدا واقعە ڕەحمان سجدة واقعة له رزقها سوورەتی سوجدە سوورەتی واقعە سوورەتی ڕەحمان سجدة وەڵامێکی تاواوم پێ بڵێ کامەیان سەر چکە هەرسێکی پێوتم یەکێکیانم بە ئەکیدی پێ بڵێ سجدة سوجدە تەکیدی دەستخۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات فەرموو سجدة ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێزت باس بەدڵتە دستك قاعد خوش بيطا بەرنامەکەی مو بینیوە تۆ والله هموي نعم هموينا. ياكم دي رجال شانت ولا يديت إيه. فسر قالوا قلت بابي بينا مقابلكم لي رديت خۆشحاڵ بووم اشتكلت عن زوانا دستان خوش دەستە خۆش بێت سپاس بۆ بەشداری کاتێک خۆش خوال لەگەڵ سپاس دەکەم ئەو کاکەیە توانی ببێتە خاوەن خەڵات بێگومان یەک دنیا پرسیار و خەڵاتی ترم پێە خۆ تاوە نابێ لای من پرسیارم زۆر پێەیە و خەڵاتیشم زۆر پێەیە ئێوەش وەرن سەردانکەن هەموو شتێک من لە فامیلی مۆڵم وەرن بۆ لام پرسیارتان لێ یەکەم و بێگومان یارمەتیتانەیەم تا وەڵامە ڕاستەکەم بنە و خەڵاتتان پێشکەشەکەم با بڕێم زین کەیتر دەتوانێت بێتە خاوەن خەڵات لەگەڵ مابن ناوی بەڕێزە؟ رانسبر کاک ڕەنجبەر برای گەورەی؟ ناوی بەڕێزە؟ ناوم ليسا کاک لەیس بەڵێ بەچێو سەرقاڵن چ کارێک دەکەن؟ ئەوە دکتۆرەوە منش ئاسایش لە شستاوە دکتۆری چییە؟ تیشکەم ئەشیعە بەڵێ حاڵەتی ناخۆشیە بۆ لاتان وایە؟ بەڵێ دەی لە شتان ساغ بێ؟ هەموو زولفەک لە هەموو زەمانێک حالەتی خۆش و ناخۆش هەرەیەوە وایە بەس ئاخرەوەی ئەمان زیاتر شکاویە ئیش زیاتر شکاوێز دنیا هەر بەخۆی وایە وایە تەبیعاتی وایە خراپە و باشە و چاکە و ناخۆشی و خۆشی هەمووی دەبینی وایە تەبعاً ڕاستەکەی بەڵام مەبەستمەوە بوو ئەم چکە ئیشەکەی تیشکە زیاتر حاڵەتی شکان و لە جێچوون و شەرت نییە وایە؟ شەرت لە تەواریەکان ئەو شتانە هەیە وەڵی ئەیلای ئێوە چی هەیە؟ ئێمە لەم خەستخانەیەمە بەس سینگە بەسی سینگە بەسی سینگە شعی سین لە باشە شتی خۆش ڕۆیات؟ شتی خۆش ڕۆیان لە ئێوە؟ لە خەستەخانە و شەکان ناخۆشە ئەی منیش چێڵم لەو ساڵگەەوە ناڵم ناخۆشە حالەتی نەخۆشخانە ناخۆشی ئەکیت بەڵام لە بینی کارمەندەکان خۆشە شتی خۆش ڕوویات لە بینی خۆیان بەڵێ بەڵێ لە بینی خۆیانە ئەوەی بێتە خەستەخانە کەس ئەز لێ نییە بستە ئەکیدی خوا هیچ کەسێک شوانەکەمان لێ بکات لەسەر وەرزش پەلەتە؟ عزیگەمە بەشۆنی ناوەڵا ریال مەدریدم والله ئارێ وەڵا دەوڵا با پرسیارەکەم بگۆڕم نا ریال مەدریدم بیگۆڕم پرسیارەکەم ئەوە بوو بەڵێ ئەیزانی باشە تۆزە قسەی خۆشم بۆ بکەم پەلەتان چییە؟ قسەی خۆش قسەی خۆش یعنی بەسەراتێکی خۆشم بۆ بگێڕەوە لەژیان بەسەراتە چ خۆتی لەو چێ ئێستا ئەم بەسەراتێک خۆشم بۆ گێڕێتە تۆش بەسەراتێ نوکتەیە والله ئەمن بەسەراتی خۆشم نی من هەمووی ناخۆشیە خوانەکە بۆ وانێ ژیانی هەمومان خۆشی و ناخۆشیشی تایە عرقەت ناخۆشم نەدیوە گشتی ناخۆشی کووە دەبێ نەمدیوە کووەیە لە ژیان ئەوە بووە یان بێمەل بووە نانە نابێ وابێ چۆنە بێ وابێ بە قورئان ئەبێ دایم هۆ کارێکە هەبێ
بۆ دڵخۆش بوون خۆت بۆ خۆت ئەو هۆکارە دروستکەی دەڵێ خۆت بۆ خۆت ئەو کارە دروستکەی ئیشتە پرسیارەکەمان لێ بکە بە جواب بدەینەوە ئێستا من تووشی بڵێ پرسیارەکەی بزانن لە بابەتی چییە کە دەکەن خەڵاتەکەی چییە؟ من نەمازان خەڵاتەکەی چی خەڵاتی زۆر باشم پێ حەستان لە چیە کاکە ئێوە دکتۆر بابزانانی کاک دکتۆر حەزت لە چییە؟ خەراتەکەش وەگەر چێ فەقیر ببیدی ئینشاءالله ئەم نامێت بەس پرسیارەکەی جواب ماشەڵڵا دڵیان چەند باشە و دوو برادەرە ئەڵە خەڵاتەکەش ماوەگرین بە یەکێک کە فەقیر بێ بیدن مانگۆ بیدن لە باتی ئێمە ئێمە خەڵاتەکە دەدەین بە بەڕێستان ئیتر ئێوە ژێرە دەدەینە فەقیرەشی چۆنتان پێ خۆش بوو وای لێ باشە پرسیارتان لێکم پرسیارێکمان ئامادەیە وەرزشیە کامتان جواب بێنەوە جواب دەدەیە زۆر چاکە ئەوەدی من لە وەرزش باشترم هەردووکمانێ چین میمێکمە جواب دەین کۆپی یەکترن ئەوەی لەلای ئەو لای تۆش هەیە ئەو تقریبا 25 ساڵە برادر 25 ساڵە برادر وەکو هاوڕێیەکی یەک ئەوە شەو ڕۆژ پێکەوە باشە چیتان هەیە لەسەر هاوڕێیەتی هاوڕێیەتی ئەگەر دوو برادر بەڕاستی بی بەبێ مەسلحات ژیان بەبێ مەسلحات بێ دەمینێتەوە ئەوەی بە مەسلحات دەڕوا قەت نامێت وایە دەستان خۆش بێ سپاس بە وتە جوانەکەت پرسیارەکەمان ئەوەیە مۆندیالی 2002 بەڵێ چ وڵاتێک بەڕازی بردیۆ لە ئەڵمانیا دوو بەیت یەک لەوانە ڕۆناالدۆ ڕیڤالدۆ گۆڵەکەیانیا کرد ئەمن لە ریاضە داوای لێ برنج دەکەین شارەزایمانەیە پرسیاری ئاینی بووە داوای لێ بردن دەکەینەوە دەمەی نۆمانەدات بەس ریاضار چی جواب دەدەین بەخۆم یەک لە هاندەرەکانی یانەی هەولێرم لە ساڵی 93ەوە هەتا ئێستاش هەر مەلعەبەکی هەولێر گەمەی لێ بێ من لێ بووینە دەست خۆش بێ سەرکەوتوبی هەر لە خۆشیابی ماشەڵڵا زانیاریەکانی دقیقن پێدەڵێ بە ڕۆژ و کات و بەروەر و سەعات ئەوڵێ هەموویێن یەک لەوانە گۆست باشترین لاعیبای ڕۆناالدۆ دەرچوو ڕۆناالدۆ باشترین لاعیب بەڕاستی دەرچوو یاردا ڕۆناالدۆ کریستیانۆ ڕۆناالدۆ نا ئەو کاتێوانەی مێژووی قەدیم بڕاز 98 زێدان بردی فەڕەنسا بوو 94 ئەرجەنتین بردی ئەوە یەک لە مۆندیالەکان ئەوە چۆنە نەبووی بە بێژەری هەواڵی وەرزشی خۆ هەموو یەزانی ئەو کاتی زۆر عەزم لێ بەس ئێستانە ئێستا حەزت لێ نییە ئێستا ژیان سادە بووە یان برەک زەحمەت بووە ئەوەندەی دەبی لە مارومنداری خۆت هەوڵ دەی ناتوانێت کارەیوە زۆر باشە دەستان خۆش بێ وەڵامەکەتان ڕاست بوو بوونە خاوەن خەڵاتێکمان پێبن فەرمونون ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێستان بۆ هەردووکتانە ئەوە بۆ بەڕێز ئەوە دەچن لە سیتی دیجیتال سیتی لەسەرەوە بازاڕی دەکەن بۆ کارتە ئەوەش کارتی تێکساس چیکنە دەچن لەوێ نان دەخۆن تابیست تاشکاندن وەردەگرن باشە بەدڵتانە وەکو منی ئەم بەدڵمان دەست خۆشبیان هەردیەکبی بەدل لە گچکە و گەورەبی نیم بەرنامەکەی جەنابتە سەرکەوتی و بیریشالە لە ژیان ئەوە دەحمەکە لۆ مێژوو لۆ وەرزش لە ئاینی لە جوگرافیە لە تاریخ هەموو وەرکەس لە بواری خۆی ئەمە وەکو بواری ریاضە چکە تەمەنەکە ماهەلەس دڵی توندا ئەمە قسێ بکەم بەسەوە هەموو قسەکانی کرد ماشەڵڵا سکی پڕ قسەی قەیناگەوە ئەرەوە ڤیدیۆی باو قسەکەی کەمی قسەی ناکەوە قسەمان بۆ بکە هەردووکتان قسەم بۆ بکەن قسەکانی کرد پێویست دەکەم برێم تۆش بڵێ تۆش بەشی خۆت بڵێ ناوەڵە زۆر سپاس زۆر مەمنون پشتی گەورەی سەلامەتی لەشتان ساغ بێ زۆر سپاس سپاس بۆ بەشداریتان کاتێکی خۆش خواتان لەبێ برادەر دەبێ ئاوها بێ ماشەڵڵا تەمەنێکی زۆرە بە یەکەوەن یعنی هەموو خۆکانی یەکتریان گرتووە ئەو ئەزانە دڵێ ئەو چیتیایە و چ قسەیەکەی بە بکە ئێوە شوابن لەگەڵ برادەرەکانتانە ئازیزانی مایکە سوورەکە بەم شێوەیە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم شەومان بۆ هیوای بەدڵیەوەی ئازیز و خۆشەویست بێ لە کۆتاییدا دەمەوێت سپاسی سپۆنسەرەکانمان بکەم حەمە فاشۆن بۆ دابینکردنی جلوبەرگەکانی من دوکانیان لە داون تاونە دەتوان سەردانکەن و ئەو جلانەی من لەوێ دەست دەکەوێت هەروەها براندی ئێڤرۆشا تێکساس چیکن دیجیتال سیتی و ئەربێلا باغی خاتینە فامیلی باربەر ئان ساڵۆن هەتا بەرنمەیەکی تر بەخواتانە سپێرم و هەر شاد بن و خواتان لەگەڵ